بابەتی گۆڕانەکانی کەشوهەوا بابەتێکی جیهانیە کە ئێستا زۆربەی وڵاتانی جیهان لەسەرم بابەتە هۆشداری لە مەترسیەکان و هەڕەشەکانی لەسەر دواڕۆژی وڵاتان دەدەن بە تایبەتی عراقیش کە لە ڕزیبەندیە وڵاتانەیە کە ئەگەری کاریگەربوونی بە گۆڕانەکانی کەشوهەوا بە تایبەتی پیسبوونی کەشوهەوا و ئەگەری بە بیابانبوون ئێستا تێیدا بۆتە دیاردە و مەترسێکی گەورە لەسەرم بابەتە زیاتر قسە دەکەین هۆکارەکان و هەروە چارەسەرەکان میوانەکەم بەڕێز دکتۆر سلێمان عەبدوڵڵاه مامۆستای زانکۆ و پسپۆڕی کەشوهەوایە لە ستودیۆ لەگەڵمە دکتۆر زۆر بەخێر بێیت. گۆڕانی کەشوهەوا و کاماژەم پێکرد ئێستا هەڕەشە لە زۆربەی وڵاتان دەکات بەڵام عراقیش بە دەرنیە لە وڵاتانی کە مەترسیەکانی گۆڕانی کەشوهەوای لەسەرە. ئەم مەترسیانە لەسەر عراق و کاریگەریەکانی چۆن دەبینن؟ هەرێمی کوردستان دەکەوێتە کوێی ئەم مەترسیانەوە؟ گۆڕانی ئاوهەوا بابەتێکی هەنووکەیە لەسەر ئاسی نێودەوڵەتی لە ساڵەکانی 1990 تاوەکو ئێستا گۆڕانێکی یەکجار زۆر ماڵێن پەیدا بووە. ئەو گۆڕانە بە حکمی ئەوەی پەیوەستە بە چاڵاشەکانی مرۆڤ لەسەر هەساری زەویەوە گۆڕانەکە زۆر خێرایە زۆر بەپەلەیە بەراورد بە گۆڕانەکانی تر کە پێشترێ لەسەر ئاستی بابڵێن هەساری زەوی ڕوویدایە سروشتی بە بەڵام ئەمەیان مرۆییە. هەموو ئاماژەکان جەخت لەوە دەکەنەوە کە گۆڕانی ئاوهەوا لایەنی نێگەتیفی هەیە و پۆزەتیفیش هەیە بەڵام لایەنە نێگەتیفەکانی نەرێنیەکانی یەکجار زۆرترە بەراورد بە لایەنە ئیجابیەکانی. وڵاتی عێراق لەسەر ئاستی نێودەوڵەتی ئاماژە بەوە دەکرێت لەوانەیە پێنجەم وڵات لە خراپترین وڵاتان بیتن کە گۆڕانی ئاوهەوا و دیاردە بە بیابانبوون و لێکەوتەکانی دیاردە بە بیابانبوون کاریگەری لەسەرەیە بەڵام پێمان وایە لەوانەیە یەکەم یان دووەم و سێەم بیتن نەک پێنجەم بیتن بە حەقیقەت ئەوەش دەگەڕێتەوە بۆ شوێنی جوگرافی عێراق و کوردستان لە بەشی باشووری ڕۆژئاوای کشوەری ئاسیا لە ناوچە خولگەییەکان و نیمچە خولگەییەکان نزیک لە بیابانی گەورە باکووری ئەفریقیا نزیک لە بیابانی نیمچە دوورگەی عەرەبی بوونی وەرزێکی موسمێکی وشک تقریبا لە مانجی پێنجەوە تاوەکو دەگاتە مانجی نۆدا بەردەوام دەبیتن خراپی بەکارهێنانی زەوی لەلایەن جوتیارانەوە بەتایبەتی لە ناوەڕاست باشووری عێراق کە ئاوەژی زۆر بەکاردێنین پێویست ناکاتن بۆ بەرهەمێنان کە ئەمە ساڵ لە دوای ساڵ بڕێکی یەکجار زۆر خوێ لە دوای خۆی بەجێ دەێنی واگەر نەخشەیەکی سروشتی عێراق تەماشا بکەین تقریبا لە منطقەی باعقوبەوە بەغداوە هەتا باشووری عێراق بەتایبەتی دەشتی نیشتنی خوێیەکی یەکجار زۆری کەڵەکەبوو لێ پەیدا بووە بە بیابانبوون خۆی لە خۆی دەبریتێ لە کەمبوونی توانستی خاک لە بەرهەمێنان ئەمە دووچاری کوردستانیش بۆتەوە بەڕاستی و ئێستا لە ڕۆژگاری ئێستادا هیچ بەروبوومێک لە کوردستان بەرهەم ناهێنرێتن بەبێ بەکارهێنانی سەماد لە سەمادی کیمیایی بێتن یا سەمادی سروشتی بێتن بەڕاستی. هۆکارانەی کاماژەتان پێکرد بێگومان ئەبێ بە دوای ڕێگە چارێک شابۆی بگەڕێی بەڵام ساڵانە کۆنفرانسی نێودەوڵەتی لە ئاستی جیهاندا بەڕێوە دەچێت بۆ نمونە COP28 کە سەرکردەی وڵاتانی سەبارەت بەم بابەتە کۆکردەوە ئەکرێت ڕێگری لە بیابانبوون یا کاریگەری خراپەکانی کەشوهەوا بکرێت تا چەندە کار لەسەر بابەتە کراوە؟ بۆ ڕێگریکردن لە دیاردەی بە بیابانبوون بەڕاستی کارێکی دەستە جەمعی گەورەی دەوێتن لەسەر ئاستی حکوومەتەکان لەسەر ئاستی وەزارەتەکان بۆ نمونە لەسەر ئاستی عێراقەوە بەڕاستی کارێکی یەکجار زۆری دەوێتن لەلایەکەوە پاراستنی ئەو دەرامەتە ئاوەی کە هەیە باشتر بەکارهێنانیتی بەڕاستی لە کوردستان پێشترێ بڕێکی زۆر ئاو بەکار دەهات بۆ مەسلەی کشت و کاڵکردن بەڵام لە ڕۆژگاری ئێستادا ئەگەر ملاحەزە بکەین خەڵکێکی زۆر هەیە جوتارێکی زۆر هەیە ئێستا کشت و کاڵی زیرەک بەکاردێنن ئەو بیوتی سوزاریە بۆیتی شوشەیی بەکاردێنن بەڕاستی زۆر پێویستە ئیدارەدانی ئاو بگاتە ئاستێکی وەکو چۆن بڵێ ئاستێکی چاوەڕوانکرا و تاوەکو ڕوبەڕووی ئەو دیاردە بێتەوە لە لایەکی تریشەوە بەڕاستی پێویست دەکات ڕوبەری چێندرا و بەڕۆکی سروشتی زیاد بکرێتن ئەمە ڕێگری دەکاتن لە هەڵکشانی ناوچە لە ماویەکان و ناوچە بیابانیەکان بە ئاراستەی کوردستانەوە ئێستا حالی حاضر بەشی باشووری هەرێمی کوردستان دیاردەی بە بیابانبوون یەکجار زەقا لەلایەکەوە خاکەکەی بێتوانە بووە لە لایەشتیشەوە ئاوی ژێرزەوی زۆر دابەزیوە لە لایەشتیشەوە دووچاری ساڵانی وشکە ساڵی دەبینەوە بە شێوەی دووبارە بووە ئەم ساڵ حساب ناکرێتن یعنی ئەم ساڵ الحەمدولله بارانێکی زۆر هەیە و ئێستا بارانێکی تریش بەڕێوەیە بەڵام ئەگەر بە شێوەیەکی دوورمەودا تەماشا بکەین بە تایبەتی لە سی ساڵی ئاخیری ساڵە وشکەکان و دووبارە بوونەوەی زیادی کردی بە بەراورد بە پێشترێ بۆیە ئەمە دیاردەیەکی سروشتیە بەڵام کارکردن لەسەری کارێکی دەستە جەمعیە پێویستە حکوومەت لەسەر ئاستی
باڵا کاری لەسەر بکە بەڕاستی بۆ ڕوبەڕووبوونەوە. ئاماژەتان بۆ شەپۆ لە بارانبارینە کرێمە بزانم پێشووتر لەم کاتانەدا بەم شێوازە بارانبارین بەردەوام نەبوو ئەم شەپۆلەی کە ئێستا بڕیارە لە ئێوارەی ئەمڕۆیە بڵین سبینەوە لە هەندێک ناوچە لە عێراق و لە هەرێمی کوردستان دەست پێ بکات ئەمە لە ئەنجامی گۆڕانەکانی کەشوهەوایە بەردەوام دەبێت بە بەردەوامی ئەم شەپۆلە بارانبارینانە تا چەندە کاریگەری لەسەر ژیانەوەی سەرچاوەکانی ئاوی ژێرزەوی هاوکات بەرفراوانبوونی ڕوبەڕی سەوزایی و کەمتر کاریگەربوونی پیسبوونی کەشوهەوا لەسەر ژینگە بەگشتی هەیە ئەمانە تا چەندە پێکەوە پەیوەندیدارن. خۆی باران لە کوردستان دەتانم برێن لە سێ وەرز دەباری وەرزی پاییز و زستان و وەرزی بەهار. پێشترێ ینی ئەگەر بێت و تێکرای ساڵانەی دابارین حساب بکەین تقریبا لە 15 لە یەکەم وەرز دەباریت لە 150 بە نزیکراوەی لە وەرزستان دەباری لە 135 لە وەرزی بەهار دەباری کە دەڵێن وەرزی بەهار ینی مانجی 3 و مانجی 4 و مانجی 5 بوونی باران لە مانجی 4 و مانجی 5 شتێکی زۆر ئاسایی بوو پێشترێ بەڵام لەم ساڵانەی دواییدا موسمی دابارین تۆزێک درەنگ دەست پێ دەکاتون و زوش کۆتایی پێدێتن بۆی ئەم حاڵەتی ئێستا لەوانەیە خەڵکێک پێیان نەئاسایی بێتن بەڵام خۆی لە خۆی دەشتێکی ئاساییە لەبەر ئەوەی موسمی دابارین لە کوردستان هەتاوەکو تقریبا ناوەڕاستی مانجی 5 دەڕواتن ئێستامان لە نهایەتی مانجی 4 ئەو بارانی ئێستا هەیە بارانێکی خۆشبەختانە بارانێکی باشە موسمی با بڵێن بەهارەکەمان تاڕادێک درێژ دەکاتەوە پلەکانی گەرمادا دەبەزێنیتن پێم وایە دەوروبەری 80 تا 100 میلیمتر لە ناوچە چیایەکان بارانی لێ دەکەویتەوە لە دەوروبەری هەولێر و منطقەی گەرمیان لە دەوروبەری 50 میلیمتر بارانی لێ دەکەویتەوە ئەوە خۆی لە خۆیدا فاکتێکی زۆر چاک دەبیتن بۆ دووبارە بوژانەوەی ئاوی شێرزەوی بۆ بوژانەوەی ژینگەی کوردستانەوە تا ڕادێک لەوانەیە زەرەری هەبیتن بۆ کوشتتوکاڵ بە حکمی وێستا گەرم و زۆر گەشتە قۆناغێکی کۆتایی بەڵام خۆی لە خۆیدا شتێکی ینی وەکو چۆن دەڵێ مژدە بەخشە ئاستی ئاو بەرز دەکاتەوە بەنداوەکان ئەلحەمدولیلا ئەم ساڵ تا ئێستا تانم برێم سەر و ڕێژ بوو ینی پڕ بوویتەوە شتێکی ئاساییە دەمێت تاکید لە شتێک بکەمەوە ئەوش ئەوەیە بارانی بەهار بارانێکی ئاساییە بەڵام خودی بارانەکە عادەتەن لە ماوەیەکی کورد دەبارێتن بە لێزمە دەبارێتن ینی بارانێکی زۆرە بە لێزمە دەبارێتن ئەمەش سروشتی بارانی بەهارە پێشترێ وا بووە و ئێستا شەروا دەبینێتەوە. بەڕێز دکتۆر سلێمان عەبدوڵڵا مامۆستای زانکۆ و پسپۆڕی کەشوهەوا زۆر سپاس کە لەگەڵ کوردستان 24